دوای ساڵێک لە پەیڕەوکردنی لێبڕینی موچە بە شێوەیەکی نایاسایی و گەیشتنی 200 ملیارەکەی بەغدا حکومەتی هەرێم بڕیاری داوە بۆ مانگی حەوت موچە بە تەواوی بدات. ئێمە لەو مانگەوە موچەی خەڵکی کوردستان بەبێ لێبڕین دابینی دەکەین و هیوادارم حکوومەتی فدرالی لەو بەڵێنەی خۆی بەردەوام بێت بۆ ناردنی ئەو بڕەبوجێ بۆ ئەوەی بتوانێت لە مانگەکانی داهاتووش بەم شێوەیە موچەی خەڵک بەبێ بڕین دابش بکەین. مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە وتارێکدا بەردەوامی پێدانی موچەی تەواوی بەستەوە بە ناردنی پارەکەی بەغدا بۆ مانگەکانی داهاتوو. ئەندامێکی پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکات هیچ دڵنیاییەک نییە 200 ملیارەکە بۆ مانگەکانی داهاتوو بەردەوام بێ. حکومەتی هەرێمیش دەیەوێت لێبڕینی موچە بخاتە ئەستۆی عێراق لە کاتێکدا خۆی موچەی تەواوی هەیە و تەنها بە داهاتی ناوخۆ دەتوانێت بەبێ لێبڕین موچە دابش بکات و هیچ پێویستی بە عێراق نییە. من پێم وایە دەبوایە زووتر بدرێەوە کە ئێستاش ئەمڕۆ ئەم وتارەی سەرۆکی حکومەتم جێلێ بوو هەر حکومەتێکی بەرپرسیار هەر سەرۆکێکی بەرپرسیاری حکومەت بێت دەبوایە پێش هەموو شتێک داوای لێبوردن بکە و بەڵێنی ئەوەش بدات کە نەک موچە بە تەواوی بەردەوام دەبێ بەڵکو پێویستە ئەو پاشەکەوتی موچەی لە کابینەکانی پێشوو بوو هەبووە و ئەو لێبڕینەی کە هەبووە هەمووی بەرەبەرە بۆ خەڵکی موچەخۆری هەرێمی کوردستان تعویز بکاتەوە نەک وەکو دەستکەوت بە خەڵکی بپرۆشێتەوە. هیچ زمانی ئەوە نیە ڕاستیداوە ئەوەی هاتووش 200 ملیارە سلفەیەکە نێردراوە لەژێر گوشارێکی زۆر تەبعاً سەرۆک وەزیران مستەفا کازمی خستێ ناو ئەنجومەنی وەزیران و بەدەنگدان ئەوە کرا و ئێستاش زۆر لایەنی سیاسی هەیە دەڵێن لەبەرەوەی حکومەتی هەرێم پابەندی یاسای بودجەی 2021 نەبوو بە تایبەت مادەی 11 نابێ و پارەیە بنێردرێت. هاوکات میدیاکانی دەسەڵات هەڵگرتنی لێبڕینی موچەیان وەکو مژدە و منەت بە موچەخۆران بەخشیەوە و هەر کامێکیان کردویانە بە دەستکەوت بۆ خۆیان لە کاتێکدا ئەوەی کردویانە زوڵم بووە لە موچەخۆران. نووسەرێک دەڵێت دەبوایە بەرپرسانی حکومەت لەسەر لێبڕینی موچە سزا بدرێن و داوای لێبوردن بکەن. کەونی خەڵکیانوا لێ کردو کە مافەکانی وەکو دەستکەوت ببینێ ئەو مافە سەرەتایانەی کە خۆی وەکو منحەیەک وەکو هەدیەیەکی وەکو پیاوچاکیی ئەوان تەماشا بکە ئەم بڕوا ناکەم کەس بڕوا بە هینەکانیان بکە بڕوا بەم فێڵانیان بکە ئەم مافە ئێساش دزراوە بە دانەیەک نابێ شایەک دنیا پاشکەوت ماوە کە لە ئەستۆیانە ببیێنەوە بە خەڵک ئەو پارە دزراوە بێبنەوە بە خەڵک ئەوە مافنی ئەوە مافە نەک منحەیەکەمان کردیانە بەڵکو دزیەکەوان کردویانە کابلی پەشی ئەوانە کوردستانی ئەوەدام کردایەوە خەڵکیان بخستایە ئیشیان بۆ گەنج بدۆزیایەوە وڵاتیان جوان بکردایە ئەویان بە خەڵگایەوە ئەوتەوە و کاتامان و دەمانە دەستکەوتن بەڵام ئەمان چونکە هیچ حکایەتێکیان هیچ مەجبورن بەم شتانەوە بەسن بیان بە دەستکەوت بە خەڵک. حکومەتی هەرێم لە مانگی 6 ساڵی ڕابردوو لێبڕینی موچەی داهێنا لەو کاتەوە تا ئێستا 1 تریلیۆن و 835 ملیار دیناری بە ناوی لێبڕینەوە لە موچەی موچەخۆران بڕیوە. ئەمە جگەلەوەی موچەی 7 مانگی ساڵی 2020 نەداوە کە بڕەکەی دەکاتە 6 تریلیۆن و 265 ملیار دینار. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.